بەڵێ ئەمڕۆ کاتژمێر 11 سەر لە بەیانی مام و دوو برام و ئامۆزایەکم و بن ئامۆزایەکەم بە مەبەستی هەڵگرتنەوەی ئاسن چوونەتە بۆ شوێنێکی تەقینەوە لە نزیک گوندی خۆمان گوندی سیدکان بەهۆی تەقینەوەکە لە دەستی مامم بە ناوی محەممەد خدر تەقیوەتەوە بەهۆیەوە گیانی لە دەستا خوای گەورە لی خۆش بێت و بە بەهشت شاد بکەوە دوو لە براکانم بە ناوی جماع عەبدوڵڵا و کەیفی عەبدوڵڵا بریندار بوون و هەروەها بن ئامۆزایەکیشم بە ناوی سەنار سەرکەوت بە سەختی بریندار بوو. ڕووداوەکە تەنج گوندی سیدکان بوو. ئێمە چا 5 نەفەر بووین. چ بینێن دەرێ مامەکەم لە کەسیارێ بوو. هەندێک بزانین لە کەسیارێ تەقی. ئەو نەماوە میتکەش ئەمە سێشمان برینداری. نا لە دەرێ سیارێ بوو نازانم تاوری لە حاڵیدا چ بوو لە سەرجادەکەی. گولە تۆ بوو چ بوو نازانم چ بوو لەوێ بوو. ئەلغامی لێ نییە دەرێ. تێکی خاوێنەوە. بەس پێشتر تەحالف تەقینەوە لێ دەکرد. دەگەن هیچ شتێکی لێ نەبوو. ئەگە پاش ماوەی تەحالف بەجێ ماوی دەگەن هیچ شتێکی لێ نەبوو. گولە تۆپەکی لێ بوو لێ دەزانم نە ئەوە نە شتێکی کە بوو تەقیە. بڕوا ناکەم گولە تۆپەکە چی نەما بوو بەس بادوتی تێدا بوو. بڕوا ناکەم دەستکاری کردی بەمە بڕەکە دوور بووین.